بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان هەوڵەکانیان چرکرۆتەوە بۆ پێکهێنانی حکومڕانەتێکی نوێ لە هەرێمی کوردستان و ئاساییکردنەوەی دۆخی ناوچە کوردستانیە داپڕێنراوەکان بۆ هەمان مەبەستی ئەمڕۆ وەفدی باڵای کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان لە شاری سلێمانی کۆبوونەوە بە میواندەرێک لە بەڕێزان محمود شێخ وهاب ئەندامی پێشووی زیباتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان لە ئەستۆدیۆی سەرەکی لە هەولێریشەوە سەلیم کۆی ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین سەرەتا راپۆرتێک دەبینین. جموجوڵە سیاسیەکان لە دوای ڕیفراندۆمە حەزبیەکەی 25 ئەیلول لە ناوچە کێشە لەسەرەکان دەستی پێکردووە. کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان بە تێگەیشتنێکی هاوبەشەوە دەیانەوێت لە هەڵبژاردنەکانی عێراقدا باری لاری کورد لە ناوچەکە ڕاست بکەنەوە. کۆمەڵی ئیسلامی لە سونگەی پەرۆشی بۆ ئایندەی کورد بە تایبەت لە ناوچە جێناکۆکەکان بە دروستکردنی بەرەیەک دەیەوێت باری لاری کورد لەو ناوچانە ڕاست بکاتەوە و کار بۆ گەڕانەوەی خێزانە کوردەکان و پێگەی کورد لە ناوچەکە بکات کە لە ئەنجامی شکستی حکومڕانی کورد و ڕیفراندۆمە حەزبیەکەی 25 ئەیلول هاتە ئاراوە بەوەش گفتوگۆکانی لەگەڵ لایەنەکان دەست پێ کردووە. کۆمەڵی ئیسلامی لەسەر ئاستی باڵا لەگەڵ بزوتنەوەی گۆڕان کۆبوویەوە کە بەپێی زانیاریەکانی پەیام هەردوو لا گەیشتونەتە تێگەیشتێکی هاوبەش بۆ بەشداریکردنیان لە هەڵبژاردنەکانی عێراق و دوو بژاردەیان دیاری کردووە. ئەو دوو لایەنە سیاسیە نایانەوێت ئەو هەڵانەی بەرپرسانی کورد لە ڕابردوو کردویانە دووبارە ببنەوە و دەیانەوێت لەمەولا خواستی کورد لە ناوچەکە خواستی نیشتیمانی و لە بەرژەوەندی کورددا بن نەک بەرژەوەندی حزبی و شەخسی. بەپێی زانیاریەکانی پەیام بژاردەی بەهێزی کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان لە ناوچە جێناکۆکەکان دروستکردنی هاوپەیمانیەکە بۆ بەشداریکردنیان لە هەڵبژاردنەکانی عێراق. بژاردەی دووەمیشیان بەشداریکردنی کوردە بە یەک لیست بە مەرجێک چیتر دوو لایەنی دەسەڵاتدار کار بۆ بەرژەوەندی حزبی و تایبەتیەکانی خۆیان نەکەن و خواستی نەتەوەیی و نیشتیمانی کوردیش تاکە خواستی سەرجەم لایەنەکان بێت. کۆمەڵی ئیسلامی لەسەر ئاستی باڵا لەگەڵ یەکێتی نیشتیمانیش کۆبوویەوە و گرنگی چۆنیەتی بەشداریکردنی کورد لە هەڵبژاردنە چاوەڕوان کراوەکانی عێراقیان چاوتوێ کرد. وتەبێژی کۆمەڵی ئیسلامیش باوەڕی وایە هەڵبژاردنەکانی عێراق دەرفەتێکن بۆ ڕاستکردنەوەی هەڵەی ڕابردووی دەسەڵاتدارانی کورد لە ناوچە جێناکۆکەکان و جەختیشی لەوە کردەوە ئەوەی لە بەرژەوەندی کورد بێت بڕیاری لەسەر دەدەن. بەگشتی قسەشمان لەسەر هەڵبژاردن چاوەڕوانکراوەکانی عێراق کرد بە تایبەتی بۆ سنووری مادەی 140 یان ناوچە جێناکۆکانی هەرێمی کوردستان پێچێمە لە چەند ڕۆژی داهاتووشدا گفتوگۆکانی یان هێز و لایەنە سیاسیەکان بەردەوام بێت و هەومان هەوڵە دەینەوەی کە لە بەرژەوەندی گەلی کوردستان و لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێ هەنگاوی بۆ بنی. هەنگاوی بە پەلەمان پێویستە لەو بوارەیە ئەوەی پێویستە لە ڕووی پرینسیپ و مەبدەئی و قسەمان لێ کردووە بەڵام لایەنیش کەشەیە بێ بە پەلەبیان بینین و دواتر هەوڵەکانمان کۆبکەینەوە و ئەنجامیشی باشیشێ بێ پشت بەخوا. هەردوو پارتی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوو لە پێش ڕیفراندۆمە حەزبیەکەی 25 ئەیلول بەتایبەت لە ناوچە جێناکۆکەکان نەیانتوانیوە بە شێوەیەکی نەتەوەیی و نیشتیمانی کار بکەن و حەزبیانە کاریان کردووە. تەنانەت بوونەتە هۆی پەرتەوازەیی کورد لە سنوورەکەدا دەسەڵاتی حیزبی و تایبەتیان لە پێناو بەرژەوەندی حیزبیەکان بەکارهێناوە کە چارەنووسی ئەمڕۆی کورد لە ناوچەکە ئەنجامەکەی بووە. لەگەڵ نزیک بوونەوە لە هەڵبژاردنەکانی عێراق و لا پێناو ئایندەیەکی باشتر بۆ پێگەی کورد و دەربازبوونی کورد لەو نەهامەتیانە کۆمەڵی ئیسلامیش دەیەوێت بە دروستکردنی بەرەیەکی نوێ بەرژەوەندیە نەتەوەیی و نیشتیمانیەکانی کورد و ڕووی ڕاستەقینەی کورد بەرجەستە بکات. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی. دووبارە سڵاوتان لەوێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانمان. کاک محمود بەخێر بن، سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر باز لە زەرورەتی پێکهێنانی حکومڕانەتێکی نوێ دەکرێت لە هەرێمی کوردستان. چۆن دەکرێت ئەم حکومڕانەتیە پێک بهێنرێت؟ بەڵێ، بێگومان لە دوای ئەو شکستانی پێش ڕاپرسێکەش بەڕاستی پێش 16 نۆش تەمان ئەو هەموو شکستە وا کەڵەکە بووە وای کردووە کە خەڵک بیر بکاتەوە ئەو خەڵکەش کە تەمان کۆمەڵێک حزبیان هەیە تەمان لە کوردستانە یەکی لەوانە مەسەرەن بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی
هەردووکیان گەشتنەوە قەناعەتێک کە طبعا جەبهەی تریش بەرەی تریش بەرەی هەر هەنێک بێت ینی وای لێ هاتووە واقعەکەەوە ئەخوازێت دووبارە بێتە پێشەوە ئەو بەرەیەکیان بەرەی گەلە بەرەیەکی ملیە گەرەیەکی شوبە حزبیە یان تێکەڵ بەڕای من ئەن تێکەڵ بێ لەگەڵ منەظەماتی مەدەنی کەسایەتی سیاسی یعنی خەڵکی نیشتیمانی ینی تر مەجاڕیتیانەمەوە دەبێ بەرەکان لێتری جابنەوە بەڕاستی ئەو تێکەڵکردنە کە پێشتر هەبووە زەرلوزانێکی زۆر گەورەی داوە لەو پرۆسەیە بەعام بۆیە لە ناشاریە لە نەتیجەی شکستی ئەم حکوومەتەی کە طبعا بەناو حکوومەت بۆ بەڕاستی یان خۆزانین تا ئێستا موسساتی نیشتیمانی و حکومی نیشتیمانی لە کوردستانە دانەمەزرا بەس تەنها دوو حزب بۆ بە شکلی هەندێشت هەبووە یعنی بۆ ڕایکردنی کارەکانی خۆیان هەڵبژاردننی مزەیەف و حکوومەتێک لە حقەتە دوو ئیدارەیە لە حقەتەکە دوو حیزبە هەموو شتەکان 50 خۆتەزانی لە نتیجەی ئەم هەموو شکستە ئەم آخر شکستەیش کە گەورەترین شکست بوو ئەمە هاتە پێشەوە بە تەواوەتی سقیان لە دەستدا ینی مصداقیەتیان لە دەستا هەم لایەن خەڵکەوە هەم لایەنی وڵاتانی ناوچەکە و هەم لایەنی ئەو وڵاتانەوە کە دڵیان بەوە خۆش بوو کە لەم ناوچەیە پرۆسەیە نظامێکی سیستەمێکی دیموکراسی جوان بێتە پێشەوە هەموو ئەمانە پێشەوانە بووە بۆیە وای لێ هات ئەم واقعە دروست بوو هەوڵدانێک هەیە ئێستا جدیەتێک هەیە بەڕاستی واجبیشە لەسەرەوە حیزبانەی کە ئێستا حالیان دەرچوون ئەستان لە حکوومەتیش حزابی معارزان لە حقیقەتە واجبە لە سەریان جانبی ئەخلاقی جانبی مەسئولیت فشاری خەڵک فشاری تاریخی کەمانە بتوانن بەجددی بچن ناو مەسەلەکانەوە ئیتر شەرم نەمێنێ بەڕاستی بە ناوی کوردایەتی و بە ناوی نیشتمان پەروەری و هەموو ئەمانە کە پارتیویچەتی زۆر مزایدان لەسەر کردووە خەڵکیان چاواشە کردووە خەڵکیی زۆر ساوتوری ئابووتەوە و خەڵک شێوێت دەرباز بێ لە واقع بەڕاستی یعنی واقعک مەسەلەکە هەر واقعی سیاسی نییە هەر واقعی یاسایی نییە بڵێ هەر واقعی دەوڵەتداری نییە واقعەکە وای لاتوو بۆتە واقعێکی ئینسانی واقعێکی ینی خەڵکێک هەیەتر وای لێ هاتووە کە لە برسان و لە وەزعێکی زۆر خراپە هەموو چینەکانی مجتەمەعی کوردی تەبان کۆمەڵگای کوردی ئیتر لە دوکاندارێک و بیگرە لە یەکێک و عەرەبانەی هەیە لە یەکێک و تا پرۆفسۆرێکە لە جامعەیەکە لە ئوستای جامعە کە بێ زۆر یعنی معزز و مکەڕەم بژی و حتا وەرناو قەزاوە یعنی حتا کارگەشتۆتە قازیەکانیش ئێستا لەم حاڵەتە بۆیە ئەمە وات لێکا کە تۆ بیر بکەیتەوە هەروەکو لینین قسەیەکی ئەڵێ الحاجە ئوم الاختراع یعنی تۆ بێتتر بیر بکەیتەوە ڕاستی بۆی ئیبداع بکەی اختراع بکەی شت دۆزیتەوە بۆ دەربازون لەم حاڵەتە کە ئێستا لە نەتیجەی هەڵەی سیاسی هەڵەی اعتیادینە هەڵەی زۆر گەورەی ئەم دوو حیزبە کە تا ئێستا هێناویانەتە پێشەوە تەبان بە دەرەجەیە یەکەم پارتی دموکراتی کوردستان لە پاشەوە یەکێتی نیشتمانی کوردستان بە هاوکاری شینشان یەکگرتووی ئیسلامیشی سە لەگەڵای زۆر بەداخەوە دەبوو ئێستا لەو بەرەیە نەبووە حالی حاضر بەڵێ بەس دواتر قسە لەسەرەوە دەکەین کە ئەو بەرەیە چی بکە دەرکەکانی چی بێت لە ئێستادا بۆ دروستکردنی حکومەڕانێتیکی دەگەڕێم و لای بەڕێزت ئەگەر بچینە هەورە لای کاک سەلیم زۆر سوپاس بۆ بەشداریکردنت لە بەرنامەکەماندا بۆ چوونی ئێوە مەسلەی دروستکردنی ئەو بەرەوەی کاک محمود ئاماژەی بکرد کە ئێستا زەرورە دوو بەرە بە تەواوەتی دروست ببێت و بەرەی دەسەڵات و بەرەی ئۆپۆزیسیۆن و لێک جیا بکرێنەوە پێ دوایە سەرتاکانی دەرکەوتنی ئەم بەرەیە خزمەت بە دۆخی کوردستان دەکات و چارەسەرێک بۆ دۆخی کوردستان دەدۆزێتەوە؟ بەناوی خوای گەورە و میهرەبان سەلام و ڕێزم بۆ مامۆستا مەحموود و جەنابت و بینەرانی بەڕێز وەڵام پێم وایە لە سەرەتایە ئەو کۆبوونەوانە جێگەی دڵخۆشیە و جێگەی دەستخۆشیشە کە ئێمە بزوتنەوەی گۆڕان هاوپەیمانی وەکە بیر لەوە دەکەینەوە ڕێگە چارەیەک بۆ داهاتوو پێش ئەو گۆڕانکاریانەی کە دەبێ لە داهاتووە چکەمە ئێستا لە بەردەمی گۆڕانکاری و هەڵبژاردن داین بە تایبەتی دوای ئەو شکستانەی بەسەر جێناوکان هاتووە مادەی 140 و ئەمە گرفتێکی گەورەیە و گرفتی گەورەتریش مەسلەی هەرێمی کوردستان و ئەو گرفتانەی کە لەگەڵ بەغدایە کە چارەسەری بۆ نادۆزرێتەوە ئەم پێم وایە لایەنی سیاسی لە ئێستادا و لە ڕابردووشە ئیشی ئەوەیە کە بتوانێت چارەسەری گرفتەکان بکە بە شێوەیەکی گونجاو و ڕێگە چاری بۆ بدۆزێتەوە و هاوپەیمانی بۆ پەیدا بکە و گفتوگۆ لەگەڵ لایەنی تر بکە و سوود لە لایەنەکان وەربگرێ ئەمە کارێکی زۆر باشە لە ئێستادا و دەبێت زدیش بین لەسەر مەسەلێ
مەسلەی ئێستا کە دیارە ئێمە هەڵبژاردننی عێراق لە پێشە دوای ئەو قەیرانانەی بەسەر و ناوچە و بە تایبەتی کەرکووک و دووس خورمات و ئەوانە هاتووە ئەگەر لە هەڵبژاردنەکان ئێمە چۆن بتوانین بەشداری بکەین ئەوە بە تەئکید پێویستی بەوەیە کە بەرەیەکی باشی بۆ دروستکەین و ڕێگەچارەی بۆ بدوزینەوە و بتوانین قسە لەگەلایەنەکانی کەش بکەین کە ئێمە لە هەڵبژاردنەکانە چۆن هەنگاو بنین لەبەرەوە منتیقەیەکی حساسە و کێشە و گرفتی تایە ئێستا و لە ڕابردوشە ئەو شکستانی بەسەر ئەو دوو لایەنە و لایەنەکان هاتووە کە بەڕاستی جێگەی داخە یانی ئێستا بە چاوێک تەمەشای ئێوێ دەکرێت کە وەکو بڵێ قوفرت بووە بەڵام ئێمە وای نابینین پێمان وایە ئێمە ئەو خەڵکەی لەوێ بە هەموو پێکاتەونەتەوەکانیە دەبێت ڕێگە چارێک بدوینەوە بۆ ئەوی بتوانین لە داهاتووە حکومەتی ناوخۆی پێکبێنین و هەنگاو بنێن بۆ بەغدا و کاندیدمان هەبێ بۆ کاندیدی باشمان هەبێ کە پێداگری لەسەر دەستور و ڕێگە چارە بۆ جێبەجێکردنی دەستور بدۆزێتەوە بۆی خەرچی ئەو ناوچەیە بە هەمیانەوە چکە ئەمە پێکاتەی کورد نییە لەوێ هەمووی گرفتی بۆ دروست بۆ ئێستا یعنی ئەو کێشانەی لە بینی کووردا هەیە لە بینی تورکمانەکان هەیە لە بینی عەرەب لە ئەنجامی باش بەکارنهێنانی سیستەمی حکومڕانی بۆ دیارە ئەمان گلەیان هەبووە لە ماوەی 12 ساڵی ڕابردووە هیچ گوێ نەچیراوە ئێستاش بەشێک بۆتە تۆڕەکردنەوە بەشێک بۆتە ئینتیقامکردن و لەوەشە ئێمە بەڕاستی خەڵکی کورد لەوێ گەورەترین زەرری بەرکەوتووە لە ئێستاە بۆی ئێمە هەم گەڕانەوەی ئەم متمانەیە و هەم بتوانیش هاوپەیمانیەک دروستکەین کە جێگەی متمانەی خەڵک بێ بۆ ئەوەی جێگەی داواکاریەکانی خەڵکی تیاب بێتەوە کە ئێمە دەتوانین لە داهاتووە ئەو گرفتانەی کە هیانە بۆیان چارەسەرکەین لە ئێستا دیارە لە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدایە گەیوەتە بنبەستێکی کە هیچ چارەیەکی بۆ نادۆستنەوە حکوومەتی عێراقی داواکاریەکانی بەسەر هەرێما فەرز دەکات و هەرێمیش بەڕاستی لێی دانیشتوێ ئێستا و لایەنانە هیچ ڕێگە چارەیەکیان نییە ئیلا تەمەشای ئەوە دەکەن ئەگەر لە وڵاتێکەوە داوت بکرێن یان قسەیەک هەموو ئەو وڵاتانش کە بۆی چوون و داوایان لێکردو هەر گەڕانەوەی بۆ عێراق و بۆ دەستوری عێراقی باشە بۆ ئێستا نتوانن چارەسەرێک بۆ ئەو بدۆستنەوە من پێم وایە لە ئێستاە ئەمە جێگەی خۆیەتی گفتوگۆ لەسەرم بەرێ بکرێ و ئەو بەرێش فراوان بکرێ هەتا لەگەڵ لایەنەکانیکەی جێناکۆکەکانیش ینی هەر بریتی نەبێت لەوە ئێمە دیوارێک دروستکەین بە ناوی کوردەوە و تێکەڵ نەبوون لەگەڵ لایەنەکانی تر و هاوپەیمانی نەکردن لەگەڵ لایەنەکانی تر بۆی کە ئێمە بتوانین بەڕاستی قەیرانەکانی کەرکووک کەم بکەینەوە و بتوانیش هەنگاو بنێت بۆ چارەسەرکردنی گرفتەکانی هەم ڕابردوو هەم داهاتوش بەڵێ ئەگەر قسە لەسەر کارەکانی ئەو بەرەیە بکەین کە بەڕێز باسی دەکی کە زەرورە هەبێت دەبێت کارەکانیان چی بێت یاخود هەنگاوەکانیان چی بۆ پێکهێنانی حکومڕانێتێکی نوێ بۆ دەربازبوون لەم قەیرانی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە وڵا ئەویان کا حەچیم دوو بەشە بەشێکیان پەیوەندی بە هەرێمی کوردستانەوەیە ئەوە بەشێکیان پەیوەندی بە ئێستا لە بەردەمی هەڵبژاردنەکانین کە حکوومەتی عێراق کۆمیسیۆن دوو ڕۆژی مەجاالداوە ئەگە هاوپەیمانیەک بکرێ بۆ دروستکردنی لیست لەو ناوچانە ئەگەر نا هەر لایەک بە تەنیا دابەزێن پێم وایە دەنگەکان بزر دەبێەوە لایەنەکانی بە تایبەتی کوردیش لەو ناوچانە زۆر نیگەرانن بە تایبەتیش لە لایەنی دەسەڵات پارتی و یەکێتی ئێمە ئەوە لە ئێستا زۆر گرنگە بۆ ئێرە بۆ هەرێمی کوردستانیش هەرێمی کوردستان نەبوو خۆی دەتوانێت ڕێگە چارێک بدۆزێتەوە لەگەل لایەنەکانیش کە ئێمە لە ڕابردووە لە پێش ڕیفراندۆمیش ئەو هەموو گرفتەمان هەبووە ئەو هەموو نەخشە ڕێگایمان داوتنێ ئەو پاکێزانەمان داوتنێ کاکە با چارەسەری کەین ئێستا لیژنەی عێراق دێ ئەوەندە زیادە و ئەوەندە کەمە ئەوە نابێ ئەوە بێ ئەمجا هەر جارەی بە جۆرێک ینی تا ئێستا دوو وەزارەتیان بۆ ساف نەبووەوە کە موچەکەی بدەنێ باش ئەدی وەزارەتەکانی کە بۆیە من پێم وایە سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستانە بە پێی ئەو پێوەرەی کە لە داهاتووە لەگە حکوومەتی عێراقی تەعامولەکە دەبێت لە بنەوە بیگۆڕین ئەساسیاتەکانی وا دامەزرێنی کە هەم لەگە دەستوری عێراقیا بگونجێ هەم بتوانین ئێمە ئەو قەیرانانش چارەسەرکەین چکە ئەم پرسێکی گەورەیە لە هەرێمی کوردستان کە لە سیستەمی هەڵبژاردن ئەمجا سیستەمی حکومڕانی پەرلەمانی بێ سەرۆکایەتی بێ ئێستا ئەو گرفتانە تا ئێستا هیچ چارەسەر نەکراوە بەڵام باز لەوە دەکرێت ئێمە یەکسەر هەڵبژاردن بکەنێتە وەکو ئەم هەرێمی کوردستانە هیچ گرفتێکی نەبێ وەکو ئیرلەندە بێ بەس ماوە هەڵبژاردننی بۆ بکەی ئەوەش بەڕاستی ناواقعیە بۆیە ئێمە دەستمان پێ کردووە ئەم سێ لایەنە لەگە ئەو پەیمانی وەلایەنەکانی تریش پێویستم پێم وایە ئەم
ئەم بەرەیە سەردانی لایەنەکانی کەش بکات بە هەمویانەوە بۆی بتوانین ئێمە ئەم هەرێمە نەجات بدەین لەو قەیدانانە پێشەوەی هەڵبژاردننی بۆ بکرێەوە پێشەوەی هەڵبژاردننی عێراقیش بکرێت لە هەرێمە ئەوە گرفتێشکە بۆ هەرێمەکەەوە کە ئێمە هەم لە جێناوکان دەنگکەم دەکا بە تاکەیت و هەم لە هەرێمی کوردستانیش بەرامبەر بە حکوومەتی عێراقی بەو شێوەیەم پێم وایە دەنگکەم دەکە بەڵای سپاس دەکەم دواتە گەڕێمە لای بەڕێزت کاک محەممەد سەواد بە ئەو بەرێکە بەڕێزوتت ئەو تێکەڵێن نەمێنێ لە مەسلەی ئۆپۆزیسیۆن بوون و لە مەسلەی دەسەڵات پێ دوایە لە چ ڕێگەیەکە و دەتوانرێت کار بکرێت بۆ پێکەنای حکومڕانێکی نوێ ینی ئایا هەر هەڵبژاردنە بۆ نمونە کار بکرێت بۆ هەڵبژاردنێکی پاک گەولایانە لە ئێستاوە کار بکەن بۆ مەبەستە بەڵێ طبعاً بۆ ئەو جێگانەی کە لە کوردستان دابڕاون جێناکوان بە پێی دەستوری عێراقی خۆتەزانی لەوێ بابەتەکە مامۆستاش باسی کرد طبعاً لێ پارتیویەکێتی تەحەدێکی زۆر بێزراون بەڕاستی چکە ئەو خەڵکان بەجێهێشتووە لە کەرکووک لە دووسڵمات و لە شوێنەکانی کە لە شنگال لە مەنتقەی مەخموود لەو دێهاتانەی کە لەسەر حدودا لەوێ هیچ کاتێکیش نەبستنەوەی گۆڕان و نە کۆمەڵ و نە حیزبەکانی تریش یانی جگە لە پارتیویەکێتی ئەوەندە جێگەی هین نین ینی جێگەی پرسیار نین بۆیە ئەو بەرەیە کە دروسە بێ بەڕای من یعنی ئەگەر بە قیادەی ئەم حیزبەکانی تر نەبێ لەوێ کورد زۆر زەرەکە بەڕاستی بە قیادەی کێ نەبێ یعنی بە قیادەی پارتیویەکێتی بێ لەوێ کورد بەڕاستی زۆر زەرەکات باشەمە لە چاوەگرتوەکەی و پێوە مەسەلەن ئەگەر کۆمەڵ و گۆڕان سەرکردایەتی و بەرێ بکەن لەو مەنتیقانە کورد قازان دەکات یەکێتی و پارتی بیکەن کورد زەرەر دەکات ئەزانی چۆنە خۆی يعني هەر لە ڕووی نفسیوە یعنی دراسەیەکی بەسیتی ئەو ناوچانە بکەی ئێستا ئەوان لە کێ نیگەرانن بڕوان ناکەم ئەوەندە لە پارتیویەکێتی نیگەرانن ئەوەندە لە حکوومەتی فیدراڵی نیگەران نین ڕاستی یان باواقعی بین لەبەرەوەی ئەمانە هەمیشە وعدیان داوە هەمیشە قسەیان کردووە هەمیشە ئەو بەڕاستی احترامێ قسەیەکەم ئەو درۆی کوردایەتی و دروستکردنی دوژمنی وهمی کە خۆیان دوژمنە ئەساسەکەی ملەتەم بەڕاستی هەمیشە دوژمنێکیان وەسف دروست کردووە دوژمنێکی وهمی هەیە ئەوە وامان لەکەنەوە چونی دوژمنە ڕاستەقینی خەڵکستان و دوهێزن بەڕاستی من ئەوەندە يعني ئەوەندە پارتیویەکێتی دژ بە پرۆسەی نیشتیمانی دژ بە وەزعی میلەت دژ بە دیموکراسیەت دژ بە تاریخی ئەمنەتەوەیە کاریان کردو لەم گۆشەی کوردستانە تەمان لە کوردستانی باشوورە هیچ کاتێک دوژمنەکان نیانتوانێت هیچ دوژمنێک بە درێژایی ئەم چەندین سەدە لە پێشێستا لە عەسری تازە با بڵێن لە 50 ساڵی پێشوە لە 100 ساڵی پێشوە نەیتوانی هێندەی ئێستا ئینسانی کوردی لە کوردستانی باشوورە هێندەی ئێستا لە کوردایەتی بخات لە وای لێ بکاتە ینی احترامی ئەو قسەیەکەم مەجبوری ئەوەی بەغا بێت کە لەوەچە لە هینی لا ئێمە تەمان لە لاشعوری ئەمە کۆبۆتۆ کە بەغا دوژمنمانە وای لێ هات وامان لێبێتە کە بڵێن بەغدا فریامانکەوە ئەو حکوومەتەکەی خۆمانە ئێمە بەچی تەفسیرەکەی بۆیە لێرە لە ڕووی نفسیەوە ئێستا سەیری کەرکووک ئەو شوێنە ناکوکانە بکەیت هەرمووی ئەوەی کە لە کوردستان دابڕاوە بە پێی دەستوری عێراقی جێ ناکۆکن هەموو ئەو خەڵکە لێ تێکشکاوە کە تێکشکاوە لە کێ نیگەرانە لە پارتیویەکێتی نیگەرانە ئەوی خۆ لە کۆمەڵ نیگەران نییە خۆ ئەمە حەزبەکانی تر نیگەران نین ئەگەر نیگەرانێکشانە پێی نیگەرانەکە مقارڕە ناکرد لەگەڵ پارتیویەکێتیە بۆیە بەڕێی من ئەگەر خەمی کوردایەتیان هەبێ خەمی مەسائلی نیشتمانیان هەبێ پێویستە لەمەدا گۆڕانکاریەک دروست بێ یعنی خوان پارتیویەکێتی یعنی ئەگەر تۆ زەهینیان هەبێ تیچە و مەسەلەن هەبێ خوان دەبێت بخوانە بچنەوە خۆ ئەمان هاتوون بە دعای کوردایەتی دعای نیشتمان پەروەری بە خۆی هەر کوردستانی باشوور هەر پارچەی کوردستان لە قۆناغی حرەکەی تەحەڕوری وەتەنیان یعنی بەڕاستی لە قۆناغی ڕزگاری نیشتمانیان لە پێناوی ئەمان مەفروضە کۆمەڵ تەنازلات بکەن ئەم جەبهەیەکە دروستە بێ لە کۆمەڵ و لە گۆڕان و لە هاوپەیمانی و لە هەر تەرەفێکی تر لە هەر کەسایەتێکی نیشتمانی وەتانی و یعنی وەکو باسم کرد ینی شوبه ینی ملی حزبی ئەمانە بێت هەمووی ئەمە لەبەر خاتری بەرژەوەندی عامی هەمومانە بە پارتیویەکێتی شۆ بەڵامەوەی کە ئێستا بۆنم لەگەڵ گۆڕان و کۆمەڵ لەگەڵ ئەو لیستە دوای دێنێ سەر کوردستان لەگەڵ ئەو لیستە دابەزن لەگەڵی کێتی و پارتی بۆ کورزیانی هەیە پێویستە ینی بە تەنیا دابەزنێ خو ئاراستەکەی ئێستا چۆنە بۆ ئەو ناوچانەوەندەی بەستم ئەگەر پارتیویەکێتی ینی من تەمان قەناعەتم بۆ نییە ئەوان قەناعەت بەوە بکەن کە ئامادە بن بچنە ناو لیستێکەوە ئەوان قیادەی نەکەن یان پارتی قیادەی نەکە یان یەکێتی قیادەی نەکە مەبەستم بە قەناعەتی من بچنە ناو لیستێکە ئەگەر پارتیویەکێتیشی تیا بێ
ئەوان قیادەی بکەن من بۆ خۆم وەکو هاوڵاتیەک ینی ناڕازیم بەو لیستە علق المفروض زي كلام حزبان قاعد بك كومال بي گۆڕان بێ حتا یەکگورتوو بێ هاوپەیمانی بێ هەر طرفێکی تر بێ جگە لە پارتیویەکێتی بەڕاستی هەستی شەکەمە زۆر قورسە بۆیە یعنی پارتیویەکێتی زۆر زەحمەتە بێنە ناو بەرەیەکە خۆیان قیادەی نەکەن ئەوان وا تەسەورەکەن حتا مردن دەبێ ئەوان هەر خۆیان کۆخا بن و هەر خۆیان براگەورە بن ئەستەن ئیمانیان بە دەسا و دەستکردنی دەسەڵات نییە ئەستەن ئیمانیان بە يعني مثلا باس لديمقراطية وهالبجاردن خود باشا زاني يعني هالبجاردن برلمان بقرارك داخله بنمونه يعني لسنو لك املا بحر يقي بارتي نجريم ليرا لا يشتني اشتباني كردستان باشكرا خو دوسنا قران المحافظه سليماني لفيشي هنا بو هم لمجلسي محافظه وهم لاني شمانه خو هنا ندا بارزغاري ندا بهين بويا اما براسي اما دبي قران كاري دروس بي دبي كار بكري احترامي يوقسكم بەڕاستی کوردایەتی و گەندەڵی و دزی ناگونجێن لەگەڵ یەکتریان یعنی خەمی نیشتمان و دەستکەوت بۆ خۆت و خۆت لە بازرگانی مەسەلەی کوردایەتی و کراوە ئەمە نەکراوە ئێستاش یعنی کاری زۆر گەورەی بۆ کراوە بەڕاستی ئەگەر ڕوبعی ئەوەی لە ١٠ ئەو بازرگانەی بەسەر ئەم ملەتەوە کراوە بۆ کوردایەتی بکرایە ئێستا کوردستان لە قۆناغێکی زۆر بەناوی یەک ریزی و بەناوی یەک ریزی و هەمیشە تەمان بەس قسە بکە ئێستام قسانی کە من ئەیکەم ئەتوانن زۆر بە جوانی تەخمینی بکەن بڵێن مە ئاوایەوە مامانە عەمین بەکرەی گیراونم ئەمە بۆتە بەڵام هیوادارم ئیتر خەڵ لەمانە بە تەواوەتی تێبگا بەڕاستی ئێمە ئەبێ میلەتە تەکبیری حاڵی خۆی بکە ئیتر بەو وەهمانە نەخەڵەتێ بەڕاستی کە هەندێک دروش مفرەدرێتە ناو ئەم بازاڕی سیاسی خۆیانەوە گەرمیا بۆ بازاڕیان گەرم کردو و خەڵکیش قەناعەتی بکە من کام وایە یعنی پارتیویەکێتیشتر بەخۆیان نابچنەوە ئەو بەرەیشە ئەم حزبانیش کە ئێستا نوێنەتی کۆمەڵە خەڵکی زۆرەکەن بەڕاستی حەقەتر بەجددی بەرێ دروستکەن کامل قەناعەتیان بۆ هەبێ جەری بنتیایە شەرمیتیان نەکەن ئیشی ئەساسیان ئەوەی واجبە لەسەریشان سوپاس دەکەم بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێکمان هەیە دوای ناوبڕەکە دەگەڕێنەوە لای میوانەکەمان لە هەولێر لەگەڵمان بمێننەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت گروپی کۆمپانیەکانی نوێکار بۆ جوانکاری بیناسازی. گروپی کۆمپانیەکانی نوێکار لە وەرزێکی نوێی کارکردنیدا هەڵدەستێت بە داشکاندنێکی بەرچاو بۆ سەرجەم مەوادی جوانکاری بیناسازی و پێداویستیەکانی. هەمیشە تۆکمەی و جوانی و خێرایی لە پێشینەی کارەکانیەتی وە سەرجەم کارەکانی کۆمپانیای نوێکار زەمانی 10 ساڵی لەگەڵدایە. لە سەرجەم پارێزگاکانی هەرێم کار دەکەین و گواستنەوە و بەستن بێ بەرامبەرە. لە ئەزمموی کارەکانمان هەمیشە تۆکمەی و جوانیمان دڵنیاکەرەوە بۆ کڕیارانمان. ناونیشان کەلار شەقامی سەرەکی لیوا بازار بەرامبەر مزگەوتی تەقوا. گروپی کۆمپانیەکانی نوێکار. خوانی بەیانیان لەگەڵ شوکۆلاتەی فەرمەند و زەبەخش و شادی هێنەرە. فەرمەند کۆمپانیای دنیا دیکۆر. کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە SDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت.
دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان کاک سەلیمە گەر بڕێم وڵای بەڕێزت لەگەڵ کاک مەحموود باسمە لە دۆخی ناوچە دابڕێنراوەکان کردووە بژاردە بۆ چارەسەری ئەو ناوچانە دواتر دەنگی سەر کوردستان چۆن دەکرێت لە ڕێال بژاردنەوە حکومڕانێتێکی نوێ دروست بکرێت دواتر قسەی لەسێن باز لەسەر ناوچە دابڕێنراوەکان بژاردەی ئێوە بە دیاریکراوی چییە بۆ منتیقانە ئایا لەگەڵ یەکێتی و پارتی بێگلیست دارەبەزن بۆ ئەو منتیقانە یاخود بژاردەتان چی ئێستا مەسەن چ بژاردەیەک بە گونجاو دەزانن بۆ ئەو منتیقانە و بەرژەوەندی کورد بەڵێ وەڵام پێم وایە بە یەکلیست دابەزین لێ لەگەر پارتی یەکێتی و بە قیادەی وانیش بێ کەواتە کورد هەرچی دەنگە نایهێنێ دەنگکان بۆ عەرەب دەڕوا بۆ ئەوانی کە بۆ لیستەکانی کە دەڕۆن پێم وایە قەنەعەتی خۆم وایە لەوێ دەبینە کەمینەی کەمینەش ینی چکە ئەو خەڵکە نیگەرانە واقعەکەشی بۆ دەرکەوتووە ینی بۆ ئەم جارە ئێمەوە تەجروبەکەینەوە شتێکە کە سەرکەوتنی بەدەست نێنابێ ئێستا خەڵکی نەک کەرکووک هەرێمی کوردستانیش ئێستا بۆ هەوایە دەژێت لە عێراقەوە دێ کەی موچەکەی بۆ دێ کەی لیستەکان چاک دەکرێ کەی بودجەکەی بۆ دێ ئەگەنا خۆ بە تەمای هەرێم نەماوە ینی هەرێم بتوانێت موچە و بودجەی بداتێ و نەوت و گاز و بنزینی بداتێ لەبەرەوە ئەمە لە کەرکووکە ئێستا خۆ جۆمان لێ دەبێت ڕۆژانە لە تەلەڤیزیۆنەکانەوە خەڵک چۆن باسی وێ دەکا کە بەڕاستی وەکوبڵی جۆرێک لەوەی کە پشوێک دەدەن ئێستا ئەم پێم وایە ئەگەر ئێمە بمانێت کەرکووک سەرکەوتوو بێ و لیستەکە سەرکەوتوو بێ یان ئەوەتە دەبێت وەکوبڵی بە قیادەی ئەو بەرەیە بێ یان ئەوەتە با دوو لیست بێ لیستی پارتی و یەکێتی و چێژ لەگەڵیان بێ و لیستێکش دروستکەین بۆی دەنگکان بەزایع نەڕوا دەنگکان نەڕوا بۆ شوێنی تر یان خەڵک بێزار نەبێت دەنگ نەدا ئەو کاتە خەڵک خێر دەنگ بچێ دەدا بابیدا خۆی تەبیعەتی دیموکراسی شەروایە ئێمە کا حەکیم نابێت لە کەرکووک و جێناکۆکەکان بیکەینەوە وەکو زمانی جاران سەنگەرگرتن لە تورکمان و لە عەرەب و قسە پێگوتن و دوژمنداری هەموو ئەو مستەلاحاتانەی 50 ساڵە لەسەری دەڕۆین هیچ جەدوایەتشی نەبووە غێری دوژمنداری نەبێ بۆ ئەو میلەتە شتێک دروست نەبووە ئێمە بەو ناو لیست دروست نەکەین کە ئێمە سەنگەر لە خەڵکەگرین ئەم پێمەوە شتێکی باش نییە بەڕاستی دەنگی کورد ئازادە لێو بۆ چێ دەڕواچێ پێی وایە خزمەتی دەکا ئەو بە دەنگ بۆ بدە بەڵێ بژاردەی ئێوە یان ئێستاکان بژاردەیان بەهێزە بۆی بۆ بینەران و بۆی مەشڕوم بێ بژاردەیەوەی کە لەم ناوچان چووکە خۆت دەزانی مەسەلەی تۆمارکردنی و پەیمانەتی لە کۆمیسیۆنی عێراق بەرە و کۆتایی دەچێت کام بژاردەیان بەهێزەکێ و پەسەندەوەی کە کۆمەڵ و گۆڕان بە لیستێک لەگەڵ کۆمەڵی لایانی تر لە یەکێتی و پارتی دابەزنی یاخۆ لەگەڵ یەکێتی و پارتی وەڵام من ئەوە دیارە جارێ قیادەیەک لای نەکردوێتەوە بەڵام من ڕێی خۆم پێم وایە لە ئێستاە ئێمە و بزوتنەوەی گۆڕان هاوپەیمانی و هەر لایەنێککەش بێ و هەر لایەنیشکە لە تورکمان و لە عەرەبیش بێ من پێم زۆر تەبیعیە کە لیستێک بێ هەموو دەزانن کورد لەوێ دەنگی زۆرینەی هەیە ئەو لیستە دروست بێ و ئەگەر پارتی وێچێتیش دەیانەوە بە خەم کەرکووکەن و کەرکووک نەجاتی بێ لەو قەیرانانەی کە بۆ ئەو گفتوگۆ لەگەڵوان ناکرێەوە نانتوانیەوە چارەسەری بکەن و شکستی زۆریان بە کەرکووک هێناوە باوانش دەنگی خوانم بخەنە پاڵ ئەو دەنگی ئەو لیستە و کاندیدیان هەبێ زۆرێک لە هاوپەیمانی و پشتیوانێکی تەواوی ئەو لیستە بکەن ئەگەر زەرری بۆ دروست نەکەن من پێم وایە ئەوە شتێکی باشە ئەگەر ناش ئەوان با لیستی خۆیان هەبێ و بەرەی هاوپەیمانی یان بەرەی نیشتیمانی چ ناوێکی لێنێ ئەوانش لایەنەکانی کە ئێستا ئەم سێ لایەنەیە لایەنی تریش ئەگەر بێ بەرەیەک دروستکەی و لیستێکت هەبێ و بۆی خەڵک ئازاد بێن جاو دەمە دەنگ بەچێ دەدا تەبیعیە بەڵام ئەگەروانش هاوکار ببن و دەنگی خۆیان پێ چکە ئێستا پارتی دیموکراتی کوردستان خەڵکی هەموو سەحب کردوەوە ئێستا لەوێ نەماوە یەکێتی نیشتیمانی کوردستانیش خەڵکەی زۆر لی نیگەرانە و هەر بەو تعبیراتانی کە خۆیان بە خۆیان دەڵێن ئەو ڕای کردووە و ئەو خیانەتی کردووە چۆن خەڵک دەنگ بەوە بدایانی بۆ پێم وایە ئەوە سەرکەوتوو نابێ و دەنگی کوردیش کۆتا شکست دێنێ لەوێ دوای جاریشکە ڕاست نابێتەوە بۆ شێوچکە ئەوە ئێستا وەکو سەنەدێکە لە بەردەمی هەڵبژاردنەکانی ئەمجارە لە دوای ئەو شکستەی کە بەسەر کووردە هاتوو لێ بەڵێ کەواتە بە بۆ چونی و بژاردە بەهێزەکەوەی کە بەجیا دابەزن بۆ ئەو ناوچانە وایە بە تاکید من پێم وایە لە ئێستاە بەجیا دابەزین و ئەو سێلانەوە بە ئەکیدی بەجیا بن و لایەنی کەش بێ دەرکە کراوە بێ ینی خۆ هەر لایەنێککە بێ بەو ناو بەڵام من هەر قەنەعاتی خۆشم وایە کە ئێمە سەنگەر لەوێ لە خەڵک نەگرین لە لیستەکانی کە نەگرین و احتیمالە لیستی کەش بێتە پاڵەوەی کە ئێمە لەسەر کۆمەڵە مەبادی ڕێککەوین بۆ مەسەلەی کەرکووک و ئەوانە لیستەکانی کرد لایەنەکانی کەش چکە ئێمە
بەو معنایی کە ئەمە کوردە و غێری کوردی قوبوڵ نییە بەو ناوە نەبێ ینی من ئەوە لەو زێناوکان بە هیچ شێوەیەک ئێمە واز لەو سەنگەرگرتن و لەو جۆرە خیتابە بێنین چکۆ خیتابێک کە خزمەت بە نە بە خەرچ خۆمانەکان نە بە خەرچی ئەو ناوچەیەش دەکەم نە بە خەرچ کەرکوچیش دەکا ئێمە کەرکک بەی خۆمان دەزانین بەی خۆمانی زانین دەبێت باشترین درسۆزی بۆ بکەین بۆ هەموو لایەنەکانیش ئەوەی لاشایە لە سێبەر ئێمە ئیسراحەت بکان نەک تووشی زەرەر و ناخۆشی ببێ. بەڵێ سوپاس دەکەم کاک محەممەد گەورم وڵای بەڕێزت بۆ کوردستان دەکرێت لە ڕێی هەڵبژاردنەوە ئەوەی کێستان ئاراستەیە کە ئاراستەی بەرەی ئۆپۆزیسیۆن کاری بۆ دەکات حکومڕانێتێکی نوێ پێک بێن دەکرێت لە ڕێی هەڵبژاردنەوە بەدی بهێنرێت. وەکو باسم کرد طبعا حکومت چۆن پێکێت لە ڕێگەی پەرلەمان لە ڕێگەی سوڵتەی تەشریعەوە خۆ سوڵتەی تەشریع خۆ زین دایکی هەموو سوڵتەکانی ترە بەڕاستی هەرچەنە تەمان ئەوەی دایکی هەموو سوڵتەکانی تر ئاوایان لێ کردەکە بە قەرارێکدایان خست جا خوای ڕەحم بە سوڵتەکانی کە بکە بەڕاستی خۆی خۆ سوڵتەی حکوومەتیش لە سوڵتەی تەشریعەوە بێ ئەوش بەچیە بێ بە قەناعەتی من ئیمڕۆ دنیای بەرەیە دنیای دروستکردنی جەبهەیە بەڕاستی بە تایبەتی تو لەم وەزعا کە ئێمە تەجروبەیەکی زۆرمان هەیە لەم حاڵەتە بە درێژایی ئەم چەند ساڵە یعنی 25 ساڵە نە پارتی توانێتی بەتەنیا ئەوەی کە ویستوێتی بیکە و نەیەکێتیش توانێتی بەتەنیا ئەوەی ویستێتی بیکە لە بە جەبهە دروستیان کردووە بەو جەبهەیە ناویانە تا ئێستا باشە بۆیە بەڵێ لە بەرامبەر ئەوە تۆ بێ بەرەت هەبێ بەڕاستی بەدیل بۆ ئەوە بەرەیەکی نیشتمانیت هەبێ بە قەناعەتی من ینی سیاسەتی دەرگای کراوە سیاست الباب المفتوح لەگەر حالیان گەر کۆمەڵ و بزوتنەوە گۆڕانوتنەوەی گۆڕان خیادیەکان ینی بۆ هەموو لایەنەکان کراوە بێ ئەم دەرگایە بەڕاستی چکە ئەگەر وانە بێ جەبهە دروست نابێ بەڕای خۆشم چ گۆڕان و چ کۆمەڵیش ئەتوانە لێرا تەسیح بدەن بە پۆستە گەورەکان بەنمونە لەگەڵ ئەو لایەنانەی کە دێنە لایەنەوە دێنە ناو ئەمبەرەیەوە چکۆم بەرەمبەری گەلە تۆ ئەو ئاڵایەت هەڵگرتکە لەبەر خاتری ئەو وەزعە ئەتۆی ئەو وەزعە سیاسیە اقتصادیە معیشیە دیموکراسیە هەموو ئەمانە هەڵسێنیتەوە کە ئێستا ئەو بارە کەوتووە کە نوێنەرایەتی خەڵکەکەی کەواتە تۆ مەبەستت پلە و پۆست نییە ئەکرێ لایەنێکی تر ئەگەر حەزی بەو پۆستانە بە و سێ سەرۆکایەتی هەیە مەسەلەن لەو اتفاقیاتانەی کە لە دوای دەرچوون یان پێش ئەوە بۆ چوونە ناو هەڵبژاردنەوە یان پێشەوە ینی بەرەکە دروستکەن یان لە دوای تەحالفی پەرلەمانی خۆ دروستە بێ خۆتە زانی ینی لە هەردوو لەوە ئەبێت لە هەردوو حاڵەتەکە ئەکری حزبە ئەم دوو لایەنە لەگەڵ لایەنەکانی ترشە دەمان هەمویان کێ لێکنە بەڵام ئەکری ئەمانە کە قیادەیەکەن بەڕاستی تەنازولاتێکی زۆر بکەن بەنو من ئەو سێ ڕئاسی پەرلەمانە حکوومەتە و سەرۆکایەتی هەرێمە کە وەجارە نازانم ئەمێنە یان نامێنە بەڵام بەپینەکە ماوە خۆتە زانی هەموومانە کرێن بیبەخشنە لایەنەکانی تر بەڕاستی بۆ ئەوی ئەو بەرەیەکی بەهێز بێ و بەڵام ئاراستەکان بەو شوێنێنی بەڕاست گەشتبینی کە مەسەرەن پۆستی ئەو بەرێ بتوانێت پۆستی ئەو پۆستانە بەدەستبێنی لە هەڵبژاردن بەنو من ئەگەر بەرەیەک دروست بێ ئەو بەرەیە دروست بێ لە کۆمەڵ و لە گۆڕان و لە یەکگورت و ئیسلامی لە هاوپەیمانی لە لایەنەکانی تر تۆ بڵێ پارتی دیموکراتی کوردستان بە تاقی تەنیا ئیتر خۆمە دیارە ینی بەپێی ئەو وەزعی ئێستاک لە یەکی بدەرەوە بۆ هەڵبژاردنەکانی کەیش یان ناتوانێت غڵەبەی پەرلەمانی بێت لە سەرانسەری دنیاش بەپێی دەساتیری زۆربەی زۆری وڵاتانی دنیا هەوەی چێن کتلەی پەرلەمانی زۆری نیە ئەو حکومەت تشکیل باشمان لەبەر پرسی باڵا هەیە 100 کورسی بێ یەک کورسی بێ هەروەکو یەکە بۆ ئێمە بەڵێ ئەوە بەرپرسی باڵا ئەخم خۆی ئەگەر ئێمە باس لە هین بکەین ینی باس لە وەزعی قانونی و دەستوریمانە بکەین بەڕاستی ئێمە وڵاتەکە ینی وامالیاتەوە بێ زۆر بیری لێ نەکەینەوە ئەگەر ئێستا حالیان ئێستا پەرلەمان بە چ سەنەدێکی دەستوری بە چ سەنەدێکی قانونی ینی سەنەد ینی پشتی بەچی بەستووە ماوەی خۆی درێژ کردوێتەوە مادێکی دەستوری مادێکی قانونی نییە ئێمە دەستورمان نییە بەڵام مادێکی قانونیم بۆ بێنە چ لە سەرۆکایەتی یاسای سەرۆکایەتی هەرێمە چ لە یاساکانی ترا یاسای هەڵبژاردنە هەڵبژاردننی پەرلەمانە حتا لە هین ناو پەیڕەوی ناو خۆی پەرلەمانە شتیوانە ناتوانێت خۆی تەمەنی خۆی درێژ کاتەوە تاوان بە درێژکردنەوەی تەمەنی خۆی لەگەڵ خۆیشە حکوومەتیش درێژە بێت خۆتە زانیەمان لازم مەلزوم لەگەڵ یەکتریا یعنی ئەگەر لەوە هەندێک کەس بڵێ پەرلەمان ئەتوانێت بە پێی پەیڕەوە خۆی درێژ کاتەوە لە پەرلەمانی عراقیش هەیە ئەتوانێت کە ساڵێک دوو خولی پەرلەمانیە ینی دوو خولە ینی دوو وەرزە
ئەتوانێت لە وەرزێکە کە هینیان هەیە خۆیان خۆ زانی مۆڵەتیان هەیە توانێت مانگێک لە مۆڵەتەکە وەربگرەیان دوومان لە مۆڵەتەکە وەرگرە بە تەواوکردنی ئەو کارانەی کە نەیتوانێت لەو وەرزە نیکاتوانە ناتوانێت بڵێ وەڵام من يعني بنيتي أوي خلي برلمان بويا سيركي توليرا وما يبنى على باطل فهو باطل يما هر يسهر شي قصه كان باطله يخو ما بارتيو كتي مسبب كاركين إن يعني يقول لك هذه خويا أهل بجار نمكن إلا ببي مصلحتي خوان مستوى ديارين كدو بو بيش أهل بجارني برلمان لبرجوندي خوان بو توزيق بلان هي أزاني شو أنا أمان وكو باسم كرد دوشت هي يعني بو رأي كردني دولت شتيشكلي هي شتي ناوروك هي أمشتا أمان ناوروكان كردو قربان يشتشكلي كذا هل بجاردنا كان قناعتيان بالبجاردنية هل بجاردنا كان لشو روجك هزاران 100,000 تسجيل دبوكن هل بجاردنا كان استحقاق انتخابي حزبك يعني على رزوي خمانة ناديني هل بجاردنا كري على برلمان دان خم دايخه وزير نيرمو وزير نيرتو بمالوا يعني أمانة السروي ياسان سروي خلقن هموش تكاد إسا مثلا سجلي ناخبين توماري دندران إسا طبعا دم يمكروا على أو ناكري أو زحمته أو واي أو ما واي طبعا ارتيو شيتي بو مصلحتي خويان هموش تكتوان ممكن شلون تواني انا ام غوشه بچوكي ام ولاتا بو هموداهاتوا 28 مليار ام ولاتا قرضار باركن طبعا كاسش نازانيا قرض اللي شو ورغتو طبعا لم جرفان وريان غرتو اختناتو جرفانوا قرض كان ما كردوا يسات دليل يكني توم قرض اللي كردوا وداوت تشي قرضك لا بيناوي تشي بويا براسي عن بير زوري بيري لبكيتو زورنا اميد بيلا مولاتا بويا چارنيه دبي بريك هي بهابي او بري زور توكمه به برامبر با بارتي وشتي سپاس دەکەین کاک سەلیمە گەوگەرە وڵای بەڕێزت سەبارەت بەوەی کە لە ڕێگەی هەڵبژاردنەوە لە ڕێگەی دەنگدانەوە دەکرێت ئەو بەرەیە بتوانێت حکومڕانێتێکی نوێ پێک بێنێ یاخۆیەوە چ فشارێک دەکەن بۆ پاکردنەوەی تۆماری دەنگدەران لە کۆمیسیۆن لەسەر ئاستی عێراق لەسەر ئاستی نێودوڵەتی وڵایمە یەک لە ئیشەکانمان ئەوەیە لە ئێستاە کە ئەم بەرەیە دەبێت تاکیل لەسەر مەسەلەی هەڵبژاردنەکان بکاتەوە بە هەموو شێوەیەک چکەوە هەتا ئێستا خزمەتی بە هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان نەکردووە و بەڵکو قەیرانەکانی قوڵتر کردووە و زیادی کردووە بۆ خۆشیان بۆتە وەهمێک ئەگەر بزانن یان نەزانن وەکو بڵێ تەماحەکانی خۆیان لەسەر بینا کردووە بەڵام هیچ خزمەتێکی بۆوانیش نەکردووە بۆ نمونە لە مەسەلەی ڕیفراندۆمە ئەگەر ڕیفراندۆم بە حەقیقی بکرایە تەزویری تیان نەکرایە و بگەڕانەوە بۆ دەنجی خەڵک تووشی ئەو هەموو ئیحرازی و شکستانە نەدەبوونەوە خەڵک قەنەعەتم وانێ زۆرینەی خەڵک لەسەر شتی خراپ و ناڕێک و دژی مەسلحەتی هەموو لایەک کۆبێتەوە بە تاکید شتیوان نابێت لە هەموو دنیا شەوایە وە خەڵکی مەشوەشیارێ لەو مەسەلەیە بەڵام ئەوان هەستان تەزویری بۆ دەکەن بۆ ئەوەی کە وای بسەلمێن کە خەڵک لەگەڵەوە دوای نەتیجەکەی دەرچوار هەڕە بوو خەڵکیەوەی دەزانی کە کاتی نییە و وەختی ئەوە نییە لە ئێستا ناکرێت تووشی شکست دەبین ئەمە بۆ مەسەلەی هەڵبژاردن دیسان دەگەڕێنەوە سەرەوەی کە ئەگەر ئەمان کۆمەڵێک پرسەیە لە ئێستاە دانەنیشتن ئەو لایەنانە لە باتی وەکو بڵێ لە دوای ڕیفراندۆم ئەو لایەنانی ڕیفراندۆم دابنیشن چاکسازیەکی باش لە خۆیانە بکەن و بەپێی ئەو دەستورەی عێراق و تەعاملکردن لەگەڵ عێراقا و ئەمە پرسێکی مەسەلەی نێودەوڵەتیە و ڕێی هەموو نێودەوڵەتیشی لەگەڵە ئەگەر ئەمە بۆ خۆیان نەکەن یان لەگەڵ لایەنەکان لەگەڵ ئێمە بە هەمان شێوە ئەم پێنج لایەنە دانیشین چارەسەرێک بۆ بدینەوە بە وەرەقەی سپیەوە ینی ئامادەی هەموو گۆڕانکاریەک ببن ئێمە بە تاکی زەرری ئەو میلەتەمان ناوێ زەرری پارتی وێچێتیشمان ناوێ و دەمانەوە بە باشترین شێوە حکومڕانی ئەم هەرێمەی کوردستان بکەن ئەگە 26 ساڵ بەدەزوانەوە بووە بە ئەم هەڵبژاردنە بەدەست بە قسە و بە پرسی ئێمە بکەن بزان چۆن قانزاز دەکەن و بۆ خۆشیان قانزاز دەکەن و میلەتەکەش قانزاز دەکا و بە تاکید هەموو لایەک سوودمەند دەبێت ئەگەر ئەوە نەکەن ئەوە دەکەوێتە بەردەمی فشاری عێراقی و فشاری نێودەوڵەتی کە تا ئێستاش عەبادی هەر لەو ڕۆژانە قسەی کردووە سوورە لەسەر و خاڕانەی کە جێبەجێ بکات داوا دەکات لەسەر هەرێمی کوردستان ئەم خاڕانە لەسەر هەرێمە بە فشار دروست بێ هەرێم یەکجاری گچکە دەبێتەوە لە بەردەمی حکوومەتی عێراقیە ئەمە ئەگەر بۆ خۆمان چارەسەری نەکەین و ئەو چارەسەری بکە هیچ مەسیری هەرێم لە کەرکووک باشتر نابێیانی بۆ ئێم پێویستی بۆ دەکا ئێمە خۆمان ڕێک خەین باش بکەین و ئەو لیست و گەندەڕی ئەوانە هەمووی لابین ئەم هێزانە هەمووی چاکەین بۆی بتوانین یەکدەنگ بین بەرامبەر بە حکوومەتی عێراقی و بەشێکی گرینگە کە ئەو کاتە حکوومەتی عێراقیش هیچ قسەی نامینێ بەزەتوو لە لیستی 50 کەسی بۆ دەنێری
نیوەی تەزویر بێ حکوومەتی عێراقی چۆن شێت نابێ ینی من پێم وایە ئەمە پێویستی بە چارەسەرێکی ڕیشەیە بۆ هەرێمی کوردستان ئەوە لە لایەک کەشەوە پێکاتەی حکوومەتی هەرێمی کوردستان گۆڕانکاری گەورەی بەسەرادێ لەبەرەوە بەشێکی زۆری بەپێی ئەو دەستورەی کە هەیە هەکە تا ئێستا خاتریان گرتوین و ڕێیان پێداوین بەشێکی زۆری ئەوە لەبەر خاترگرتن ئەگە ناوانە دەبێت بگەڕێتەوە سەر بە عێراق بێ هێز و چەکدار و سامانە سروشتیەکان و کۆمەڵی وەزارەتی کەیە ئەوە دەگەڕێتەوە سەر بە ناوەند دەبێ و ناوەند تەمیلی هەرێمی کوردستان دەکات لە زیاتی ئەگە تو ئەوانە چارەسەر نەکەی سبێنە بە فشار بێ ینی بۆ نمونە ئەگەر ئێستا هەر حکوومەتی عێراقی حرەکەی بکا بۆ جێی خاڵی 36 بزانە چسە جێک لە هەرێمی کوردستان دروست دەبێت ئەمە بۆ ئەوە بکەینی لە حکوومەتی عێراقی بەناسار فشار بکە با بۆ خۆمان چاریکەین خۆ ئێمەش عەقڵمانەیە و دەزانین و سیستەم دەزانین بەڵام ئەمان نانەوێت ئەگەر لە ڕاگررتنی بەرژەوەندی خۆیان و برانسی خۆیان بەڕاستی ئەوانە نابێ ینی ئەوە جارێشکە ناگەڕێتەوە ئەو ئامانجەی کە 2 ساڵ پێش ئێستا لە سەری بوون بتوانن ئەوە بکەن ئەوە ناکرێت بۆ هیچ کەسێک ناکرێت من پێم وایە بۆ هیچ لایەنێکی ناکرێت بۆ هەرێمی کوردستان ڕێک بخرێتەوە چا بکرێتەوە لەبەر دەمی هەڵبژاردنێکی پاک و بێگەردا ئەو کاتە هیچ کەسێ فێڵ نەکات بۆی نەتیجەی خۆی وەرگێتەوە کە چی کردووە ماوەی 26 ساڵی کوردستان لە حکومڕانی بەڵێ سوپاس دەکەم کاک سەلیم زۆر بە کورتی لە ماوەی کەمتر لەنی خولک سەبارەت بەوەی کە ئاراستەیەوە بۆ دروستکردنی و بەرەیە مەسەلەن دوای هەڵبژاردنەکان ئێوە دەتانەوێت بە لیستی سەربەخۆ لە کوردستان بەشدار بن دوای هەڵبژاردنەکان بەرەیەک پێک بێنرێ بۆ مەسەلەی پێکەنانی حکوومەتی داهاتووە بەرەیەکی بەرفراوان بە کورتی بێت چووکە کاتم ناوە سوپاس دەکەین وەڵاوان دیارە بە پێی سیستەمی حکوم هەڵبژاردنەکان لە هەرێمی کوردستان گۆڕان لەوەی ئەو شێوە قوبولکە ئێمە مەبدەئیان ڕێک بین بۆ هاوپەیمانەتی و لەسەر کۆمەڵە پرەنسیب ڕێک بین بتوانین هاوپەیمانی بە بۆس ئەو کاتە دەتوانی بۆ دوای هەڵبژاردنەکان هەر کەسە و دەنجی خۆی دێنە و دوای هەڵبژاردنەکان هاوپەیمانیەکە دروست دەکرێت بەڵام من پێم وایە لە ئێستا بە پێی ئەو سیستەمی هەڵبژاردنە لەوەی لایەنەکان لەو کاتە بەرزونزمی تیاابێ لە سەوتەکان و لە مەقعدەکان ئەوکو خۆی دەرنەچێ بۆ هەڵبژاردن باشتر وایە کە هاوپەیمانێتیەکە بەڵام مەبدەئیەن هەبێ پێشوەختە هەبێ بۆ دوای هەڵبژاردنەکە خەڵک بەرچاوی ڕوون بێ کە ئێمە هەرچەند دەنگ بێنین لە دوای هاوپەیمانی دەکەین لە پەرلەمانی کوردستانە بۆی لایەنەکانیش بەرچاویان ڕوون بێ چکە لەم زاریان نیانێژدایان گوت نابێ هیچ هاوپەیمانیەک هەبێ لەبەرەوە لیستی براوە چێ ئەمە حکوومەت پێ بێنێ لە دنیای بەڕاستی شتیوانیە ینی بەڵێ زۆر سپاسەکەین کاک محەمود نی خولک بۆ بەڕێزتان سەبارەت بە هەڵبژاردنەکانی داهاتوو ئێستا لە عێراق کار لەسەرەوە دەکرێوانێک هێزی چەکداریان هەیە ناوی بەژاری هەڵبژاردن بکەنەوە پێی یاسای حیزبەکانیش هەر حیزبێک هێزی چەکداری بەدەبێ هەڵبۆشێتەوە دەبێت چۆن ئەم پرسە لە هەرێم چارەسەر بکرێت بە کورتی بێ سپاسەکەی بەڵێ ئەمان تەمانە موبەڕیان زۆرە بەیان دەتوانن بڵێ وەزارەتی پێشمەرگەمان هەیە خۆت باشە زانی وەزارەتی پێشمەرگەش این پارتی یەکێتی لایەکی ئەم لا بەخسێ و لا ناکە و بەخسە لا توانەمانە تێپەڕن بەڵێ بە پێی یاسای حیزبەکە نابێ هەڵبۆشێتەوە هێزی چەکداری ئەوە بێ بەڵام ئەمان لەوە سێبانی موبەڕ بێن بڵێن وەزارەتی پێشمەرگەمان هەیە ئەگنا خۆی لە حقەتا وایە ئەوە دەبێ وابێ ئەستانە مشارەکەی هەڵبژاردنەکە نەکەن بە پێی ئەوەی کە ئێستا حالیان ئەوەتانێکە ئەوە حزبانی کە هێزی چەکداریان هەیە نابێ بچەر ناو هینەوە هەملاتی هەڵبژاردنەوە بەڵێ زۆر سپاس بۆ ملاحەزەمە بوو کێشە لە کوردستانش ئەوەتانێکە ئێمە حزبی شوعیمان هەیە دەبایە لە بەرەی هەژاران بۆیە هەمیشە لەگەڵم دەسەڵاتایە یەکگرتووی ئیسلامی ڕێزمە هیوادارم بە زۆر بەداخۆ دەبای لەگەڵام بەراوانە کەچ لە بەرەی دەسەڵاتە زاڵێن سپاس دەکەم بۆ بەڕێز کاک محەمود وهاب ئەندامی پێشووی جوڵاتی نیشتیمانی کوردستانی گۆڕان هەروەها سەلیم کۆیی ئەندامی سەکرەداتی کۆمەڵی ئیسلامی کوردستان سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ